قەبارەی بازرگانی و جوڵەی ئابووری لە ساڵی 2021دا تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ زۆر بەڕێز دلاوەر عەلی سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بابزانین لە دووەم ساڵی ڤایرۆسی کۆرۆنادا قەبارەی بازرگانی لە هەرێمی کوردستان چۆن بووە ئامارەکان تایبەت بە بازرگانی بتایبەتریش لە سلێمانی لە چ ئاستێکدان میوانداری زۆر بەڕێز دکتۆر دلاوەر عەلی سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە ستودیۆی بەیانی کورسانی نیست لەگەڵمانە بەخێراتی. کاک دلاوەر بە شێوەیەکی گشتی ئامارەکان بۆ ساڵی 2021 لە ڕووی بازرگانی و ئابووریەوە چیمان پێ دەڵێن؟ وڵا ملاحەزەیەکەم من دکتۆر نیم بەداوای نەکەم بە دکتۆر منتان ناسا من دکتۆر نیم. بەڵێ من بازرگانم. بازرگانیش لە بەشە پیشەسازیەکەیە ژووری بازرگانی و پیشەسازی من زیاتر لە بەشی پیشەسازیەکەیە چکە من خاوەن معمەل بووم و ئینتاجم هەبووە. بەڵام بەهۆی ئەوەی کە لە ژوورم ئاگام لە هەندێشتیش هەیە لە بواری بازرگانیە. من بازرگانی ژۆک و زۆر شتی تر لە کوردستان بە فەوزایە گیەتە بەرچاو. چکە بازرگانی ژۆک و هەموو پرۆسێسێکی تر پێویستی بەوەی هەیە کە سیستماتیک بکرێت و بزانن چی ئەکەن و چۆن ئەیهێن و چاودێرێک هەبێ بەسەریەوە. نەداتایەک لە بەردەستایە کە اعتیمادی بکەیتە سەر نەوەزارەتێک خۆیەکا بە ساحێبی مەسەلەن ئەچیت داوای داتایەکەی گومرگ داتایەک داهاتێ سەحە داتایەک داهاتێ پۆلیس داتایەک داهاتێ و ژووری بازرگانی ڕەنگە خۆی بەعزێشتی لابێ لە ئاخریا سەری لێ شەوێ نازانێت ڕوو لە شۆ بکەی. ئەمە مەسەلەی داتا. من نمونەیەکم هێناوە لەگەڵ خۆمان حەزەکەم پێتانی بڵێم. باش حتمما ئەوەش و ڕۆژنامەکەش لە دواتردا پێوی کە خۆت بۆت گرنگ و باسی بکە. بڵێ ئەمە ڕووپێویەکە ژووری بازرگانی ئەنجامیاوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشەپێدانی پیشەسازی سلێمانی. لەسەر بودجەی ژوور کراوە چکە ئەوان بۆ شوێنێکە چیت ئەم قەیرانە ئیتر بووە بە کەلیمەیەک پێ دەڵێن و پارە نییە. بەڵێ باشە ئێمە وتومانە کاکە ئێمە پارەمان هەیە لەسەر حسابی خۆمانێکین کردومانە وا بزانم مانگێک زیاترە بێ یا نابێت بەرنمەیە کرا لە تەلەڤیزیۆنی ڕوودا و کاکسیروان کە سەرۆکی ژوورە ئامادە بوو لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتیە. ئەمە شتێکی ڕسمیە بە کتاب نردومانە بۆ وەزارەتەکەی. کاکسیروان باسیەکە بەڕێوەبەری گشتێکە لە وڵا نازانم ئەم برادرە ئەم داتانی لە شووە هێناوە. باشە بەسم کتابە لە بەردەستی خۆیان هەیە بۆیان ڕۆشتۆ. ئەی چۆن بە کتاب بۆمان نردون ئەوە تا ناوی زەلامەکانیانی لەسەرێکە مۆزەفی خۆیانە جێبەجیان کردو. باشە لە داخیەوە من هاتووم ئێمە ئەم جەریدێمان هەیە لە جەریدەکە جارێکتر باسم کردوتەوە ئەڵێم داتا هەر عنوانی مەقالەکە داتایە. باشە یەک کەس لێی نەپرسیبین یەک کەس لێی نەپرسیبین بڵێ کاکە ئێوە ئەم قسانەتان لە چووە هێنا ئەم گلێ بۆ ئەکەن. باشە لە ساڵی 2016 دراسەیەکمان کردووە لەگەڵ خوبەرایە ینی ئیستیعانەمان کردو بە خەبیری ئەجنەبی لە سوید لە نەرویج لە ئەمریکا. ئەڵێن ئەمانە حلولن طبعا تۆ هەر گلەی بکە پولێ ناکە بەڵام کە هاتی حلولی خستە بەردەمی حکومەت ئیترەوەختەوە قسەی نامێنێ. وتومانە ئەمانە حلولن بۆ بواری بازرگانی بۆ بواری پیشەسازی بۆ بواری کشت و کاڵ بۆ بواری تعلیم حتا قسەمان لەسەر ئەوانە کردووە. بە کتاب ئەمە کراوە بە کوڕاسەیەکی زۆر جوان بە کتاب نێراوە بۆ هەموو بەرپرسێک لەسەرەوە تا خوارەوە. ئەتوانم بڵێم لە سەرۆکی هەرێمەوە بۆ بەر فەراشەکەی بەردەرگاکەی. قۆنسوولەی فەرەنسی تەلەفۆنەکا بۆ ئێمە تەمەن من خۆمیەکێ بووم لە ڕێخەرەکانی ئەو پرۆژەیە تەلەفۆنەکە ئەڵێ وەڵا ئێمە ئەمانەیە بزانین ئەو بەشەی کە پەیوەندی بە کشت و کاڵەوە هەیە چێ بۆ ئێوەی کردووە. ناوەکەیمان بەرێ حەزەکەین بیناسین. یەک مۆزەف یەک بەرپرس یەک وەزارەت لە ئێمەی نەپرسیەوە بڵێ کاکە محاسەبەتان بکردینایە بتان تا ئێوە ئەم هەموو قسێتان لە شوێ هێناوە. بابەتەکە ڕاستە بەڵگەیە وانە ئێ چووە خانەی بیرچوونەوە یعنی ئەچیتە لای من چوومەتە لای بەرپرسی زۆر گەورە حەز ناکەم بە ناو بڵێم وتومە ئەمە عامیلەکان وەستاوە بەم طریقەیە توانین بەعزیشی بخێنەوە ئیش
چین جواباتەوە باشە جا کاکە بۆ خۆتان هیلاگەکەن ئەوە فڵان وڵاتی دراوسیە بۆ ناچن لێ بە حازربی کڕن بەداخەوە 10 ساڵ پێش ئێستا من هەفتا کرێکار و سێ معمەلم هەبووە ئێستا 6 ساڵە کوڕەکەم تەخڕوجی کردو لە کولی هەندەسە بەدوا ئیشێک ئاگەڕێم بۆی نییە یەکێکە لە نمونە زیندوەکان کە پێمانەڵە دۆخی بازرگانی و دۆخی ئابووری لە هەرێمی کوردستاندا چۆنە بەڵێ ئیتر یعنی مەسەن چی بکەم معمەلێکمە بۆ باشترین چیسی علاگەم دەرکردووە معمەلێکمە بۆ پوشی و بەریدەم دروست کردووە ڕسمم گرتووە لەسەر جادە سیمەترەکە نووسراوە عێراقی بە 4000 بە مایەکەی خۆی دامناوە ئێرانی بە 2000 نابێ وەزارەتێک حکوومەتێک لایەنشی بەرپرس بێت دیراسی ئەمە بکە بۆ ئەمە وایە بۆ وەحدەیەکی یونیتێکی منتوج ئەگاتە ئەو سیعرە لێرە کارەبای بە خۆڕایی هاتێ لە ئێران دەعمی مادی ئەکا ئەو مادەی کە ئەیاتێ بۆ موادی خام قانزاجی لێ وەرناگرێ تێگەی بەڵام چیلۆیەک مەوادی ئەوەلی چیسی علاگە بە من ئەفرۆشێ بە $8 باشە ئەگەر بچم لێ بکڕم بەڵام چیلۆیەک چیسی علاگەی دروستکراوە مایاتێ بە $6 ئەمە ئەمەلێتێک کابێت تۆ تی بگەی بۆ وایە بۆ وایە تۆ من لە تۆ پرسم وایە تۆ ببیزانی زۆر بەسیتە یعنی جوابەکەی منەمێت تۆ جوابم بیتەوە هیچ وڵاتێک لە دنیاە حەز ناکات دراوسێکەکەی یا ئەو وڵاتی کە تەعاملی لەگەڵاکە نینۆشیە بەسەری خۆی پێ بخورێنە نەگەوەی کە من توش دەرکا و منافسی ئینتاجەکەی ئەو بکە ئەوانە حقیقەتێکن تاڵن تاڵ پێ دەڵێمەڵێ من 7 کرێکارم هەبووە 7 ماڵ نانی لە دەستی معاملەکانی کاکلاوەر حتمما ئەمەی کاگلاوەر باسێک ئازمۆنی خۆیەتی بۆی کە پێمان بڵە دۆخی بازرگانی لە هەرێمی کوردستاندا چۆنە ئێستا دۆخەکە بەکوێگات ئەوەی کە تۆی بینی ئەوەی کە تۆ ڕۆژانە بەری ئەکەویت چی بە ئێماڵە من حەز ناکەم داتاکان ئەوە تا خۆت باسی داتاکانت کرد بەڵام با بزانین دۆخەکە بۆ کوێچێت من حەز ناکەم خەڵک وەکو من بیر بکاتەوە ئاواتە خوازم خەڵک نەوەکو من بیر بکاتەوە نەوەکو منیش لە شتەکان بڕوانێ حەزەکەم خەڵک ئەمە لێشیە بێ بەس من خۆم هیچ تروسکەیەک بەدی ناکەم چکە بۆ لە ساڵی نەوە کە ڕاپەڕین بوو ئەم میلەتە شتێکی بۆ خۆی پێکەوە ناوە ڕۆژێک نەبوو بڵێن ئیشەڵاس بینە باشە بێ هەموو ڕۆژێک تومانە وڵایی دوێنە باشتر بوو لەمڕۆ من ئەڵێم 10 ساڵ پێش ئێستا یعنی لەو 30 ساڵی کە ئێمە خۆمان حکومی خۆمانەکەین تا بیستیشی ڕام کێشاوە لەگەڵیا ئەی 10 ساڵەکەی تر بووە باشە کاکداڕجگەلەوەی کە خۆت باست کرد ئەزمموی ئەوەی ئەعلامن بەڵێ ئەمە بنێرن جاریشتر بینێرنەوە بە حکوومەت بڵێن کاکە فەرمەوە مەسحەکە 1000 و نازانم 600 چەندە معمەلی تایە 1200 داخراوە لە سلێمانی گەورەترین معمەلی خیاتە هەبوو کووە معمەلی شەکر هەبوو کووە یعنی بووە لە دنیا خەڵشێک بێت بیر لەوە بکاتەوە معمەلێکی فاخری شەکری هەبێت بە ناوی شتێکەوە بیفەوتێنێ و دوای بیکا بە مجەمەعی سەکەنی هەیەشتی وا لە عالەمە معمەلی خیاتەکە ئەوەی شاری سلێمانجی لە معمەلە باشترین معمەل باشترین ئەسڵەن حکومەتی بەعز خراپترین و مجرمترین و دیکتاتۆرترین و هەموو ترینەکانی تریش بووە بەڵام کاتێک کە ئیشی کردووە بە دیراسە کردوێتی لە ڕەشەڕاو هیچ شتێکی نەکردووە من خۆم ساڵانێک بووە معمەلێکی فایبەریان هەبووە لەکوێ لە دیوانیە 3 ساڵ تەچیزی مەوادەکەیم کردوون کە چوومەتە ئەوێ وردەدارم پێفرۆشتون یەک کەس نەبووە پێم بڵێ لە چۆوە هاتوویت کوڕی چیت خەڵکی کوێیت هەوەیەکی شخصی عقدم لەگەڵاکردن مقاولە بوو چوومەتە ناو مناقەسەکەەوە بۆ من دەرچووە باشە نە پرسیاریان لێ کردوم نە داوای سەرانیان لێ کردوم نە داوای شەراکەتیان لێ کردوم ئەسڵەن ئەنواع وەشکاڵ تەسیلاتیان بۆ کردوم بۆ لەبەری خۆیان ئیشان بە مادەکە بۆ فایبەریان پێ دروست کردووە ئێستا بچمە ئەو دوی دەرگاکە و داوای ئیشە بکەم نییە کەس ئیش بە من نایە سەرۆبەریە بۆ تۆ لە من باشتر ێزانی دادەژیان تۆ زۆر لە من باشتر بۆ چییە من ناتوانم بچم ببم بە ڕەنجبەری خەڵک یا بم بە ڕەنجبەری حیزبێک یا بم بە ڕەنجبەری مەسئولێک یعنی کوردواتنی کەمە خۆم و کزەنیشم
بەڵام خەڵکی قوبڵێتی من قوبڵم نییە. باشە کاک لاوەڕ ئەمی بۆچی ینی تۆ لە پاڵ حیزبێکا بیت اینجا ئەو کاتە پرۆژەکانت سەر بگرێ لە کاتێکا کە تۆ ینی تۆ و هاوشێوەکانی تۆ کاتێک پرۆژەیەکی بازرگانیان دەبێت و هەم هەلی کار دەرەخسێت هەم هاوردەکردن لە دەرەوە بۆ ناو هەرێمی کوردستان کەم دەبێتەوە و حکومەتیش لەو ڕۆ سوودمەند دەبێت ئەمەندەی خەڵک کە دەڵێ هەلی کار و دامەزراندن و چانسی زیاتریان دەبێت لە کردەکانی تایبەت ئەگەر وڵاتانی دەوروبەر حەز نەکەن لە ناوخۆی هەرێمی کوردستانە پرۆژەی تایبەت هەبێت بۆ ئەوەی خۆیان سوودمەند بن لە فرۆشتنی کاڵاکانیان بە هەرێمی کوردستان خۆ هەرێمی کوردستان خۆی ئەتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێ ئەو پرسیارە بۆ لە منەکە ئەو پرسیارە لەو بکە کە نایڵێ من ئیش بکەم بەڵێ ئەو پرسیارە لە من مەکە باشە من یەک نمونەی بەسی دەڵێم ئەرە زیراوە بە ناوی مەشروعی ئیستیسماریەوە بۆ سەکەن طبعا گەورەترین خاڵیکردنەوەی جیرفانی خەڵکو طبعا پارە لە عالەما لە سێ شوێنە هەیە لای حکوومەت هەیە لە جیرفانی هاوڵاتیا هەیە بەشێکیش لە دەرەوەی وڵاتایە باشە ئێمە هاتوین پارەی جیرفانی هاوڵاتێکە دەرەهێنین بە ناوی مەشروعی ئیستیسماریەوە وە بەرهێنانی پێڵێن نازانم ئەرزیراوە تێ بە $9 شڕوتەکەی ئەوەیە بیکا بە بینا ئینجابی فرۆشێ بە ئەرزەی فرۆشێ بە $1000 کەسێ پێی بڵێ بەریچاو کلیپەوەیە من لەسەر جادەکە مخالفێ بکەم 5 کەس بۆم ڕاوە کات لاوەر هەڵبەتە ئەم بە شێوەیەکی گشتی وەکو ئەندامێکی ئەنجومەنی ژووری پارێزگای بازرگانی و پیشەسازی سلێمانی ڕەنگە وەکو ئەندام و وەکو تەواوی با بڵێن دەستەکە ڕۆڵتان هەبێت لە باشترکردنی ئەم بارودۆخە و هەنگاو بنێن پلانتانە بێ داواکاریەکتان پێشکەش کردووە سەری نەگرتووە داواکاری ترتان هەبێت چۆن هەنگاوێنن بۆ باشترکردنی بارودۆخەکە جوابی ئەو پرسیاری تۆ پێش ئێستایەمەوە بەڵێ ئێمە پرۆژەمان پرۆژەتان پێشکەش کردووە بەڵام جوابتان نەدراوەتەوە و جارێکی دیکە داوا هەنگاوتان هەبێ ئەوەی کەوتم 2016 کردومانە جارێکتر ئەبدەیتمان کردوەوە ئیزلافەمان کردوێتە سەر بەعزێشتمان لابردووە لەگەڵ ئەو ڕۆژە نەگونجاو بۆ ئەمڕۆ ئەگونجێ یامانە تۆر عینیشتە هەر عینیشتە جۆز بە گومەزاڵین ئەزانی جۆز بە گومەزاڵین عینچی پێوەی بەنگ نابێ دیارە قسەکانی تو ئاماژێ بۆی کە بۆ نمونە هەنگاوتان ناوە و لایەن پەیوەندیدار هۆکارە بۆ دروستکردنی ئەم بارودۆخە و بازرگانان بە تایبەتتر ئەوە مەدروسە بەڕێی من مەدروسە ئەو شتە باشە ئەم بارودۆخە بەس لە سنووری پارێزگای سلێمانی هەیە خود لە سەرانسەرێتەوە بەڵام ئێمە باشتر ئێمە خەست و خۆڵترە هەموو کوردستانەوە حاڵێتی باشە بەڵام سلێمانی خەست و خۆڵترە باشە باسی کۆمەڵگەی نیشتە جێبوونت کرد لە ڕابردوێمە پرۆگراممان لەسەرەوە بابەتە کردووە باسەوە دەکرێت بە نمونە هاوڵاتیانی شاری سلێمانی خواستیان لەسەر کۆمەڵگە نیشتە جێبوونەکان هەیە بۆی بازرگانەکان و بەڕێنەرەکان کار لەسەر ئەماکەن ئەی بۆ وە بەرهێنێک بیر ناکاتەوە مەسەلەن کارگەیەک دروست کات ئەو تەختەیە دروستکە ئەو بلۆکی کاکرێ پلانە هەیە ئەو بلۆکی کاکرێ بۆ ئەساسە گەڵایە من لە ئەڵمانیا چوومەتە معمەلەکەی و سێرم کردو هەر گەڵا کە ئەوەرێ ئەوان کۆیەکەنەوە خەڵک واسوود لە وڵاتەکەی خۆی بینێ بە چەند عملیاتێکی چیمیایی و تەحن و نازام چی و چۆمانە ئەیکەن بۆ بلۆکی کە تۆی کێ بە کەوانتەر و بە کورسی و بە نازام چی و چیوانە باشە ئەی بۆ بەرهێنێک نایەت بیر لەمە بکاتەوە بۆ تۆ ئەزانی چی ئەگەر خەڵک بیری لێ بکاتەوانێ پڕیەک باخیرە دۆلار هاتۆتە ئەم وڵاتەوە سەی دەی بۆ وڵاتەکە نەبووە دەرو دراوسەکە بردوێتی چکە تۆ منطقی تایە بچیت ئاو لە وڵاتیشتر بکڕی بۆ ئێمە ناتوانین گوڵە بە ڕۆژە بڕێنین ناتوانین گەرمەشامی بڕێنین ڕۆنەکەی دروستکەین و خۆمان بیخۆین معقولە وڵاتیشتر کە دراوسێمانە ئەچێ لە ئۆکرانیا ڕۆنێگە کڕێ ڕۆنەکە ڕەنگە مواسەفاتەکەی باش نەبێ هێنێ لە وڵاتەکەی خۆیان تەعبیەکە و بە زۆر بەم نییە فرۆشێ ئەڵێ نابێتەوە هەو بێ بەڵام تۆ کە معمەلی بچووکت دانا و ناتوانێت دەست ڕەنگە بۆ گەورەیەک لە ڕێ حکومەت و عیلاقاتی سیاسی و دیبلۆماسیەوە ڕێ لێ بگرێ بەڵام ڕەنگە نەتوانێت من معمەلێکی بچووکداوەر دیارە با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا زۆر جار بازرگانی وەستاند ینی لەم 2 ساڵ ڕابردووە هۆکاری ئەم بارودۆخی کە بە تایبەتر لەم 2 ساڵەیە ڕوویداوە ناگەڕێتەوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا هەموو دنیای وەستانوەر کوردستان نیە ئەمە یەک دوایە لە ڤایرۆسی کۆرۆناشە خەڵکردنانی خواردووە خەڵک هەرجلی لەبەر کردووە ڕەنگە تەسیرەکەی بەو دەرەجەیە نەبوو بێت کە تۆ بڵێ وڵا ڤایرۆسی کۆرۆناوای لێکردنی ئەمە
کاکسیروانێکی بلوانی کە ئەو بردەی تشکیل کرا بۆ ڤایرۆسی کۆرۆنا زۆر هەوڵیا و ژووری بازرگانی بەعام لەگەڵ یا و کە بازرگانی نەوەستیە مەخازنەکان پڕبێ نازانم چی بێ چی بێ عیلاقات لەگەڵ ئێران وانە ئیستیرادی موادی غیزاییەکە هەرکرا کە ئەمە خۆی لە خۆیان زۆر زەحمەتەیە. باشە ڕادی بازرگانیکردن لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر لە چه ئاستێکدا و هەرێمی کوردستان تا چەنە سوودی لەو بازرگانیە بینیوە؟ بازرگانی لە پێشەوە پێم وتی پرۆسێسێکە ئەبێ سیستماتیک بکرێت قانونێکی بە بەسەری بڕوە کە تۆ ئەڵی بازرگانی دوو بەشەکات بەشێکیان هاوردەکردنە بەشێکیان ناردن بە هەردوو دیوەکەیە. ئەگەر کەسێکی دڵسۆز هەبێ بە دوای ئەم مۆزوعا بڕوە هەناردە لای ئێمە سفرە هاوردە هەیە وەکو پێم وتی ئەو باخیرە دۆلاری کە هاتۆ تا وڵاتەوە بۆ ئێمە نەبووە منتەقی تیا ئێمە بچین کەرە و زوو باینجان لە ڕەشە لە ئێران بکڕین خۆمان سێ بڕۆمان نییە جاران لەم شارباژێ ڕۆ هەموو شتێکە هاتە ئەم دیەوە لە شووتی لە ماستی لە هێلکەی لە قەلێ لە بریشقی لە ناگەنمە لە جۆ لە هەموو شتێک ئێستا بێ بچین هەنار لە سووریاوە بێنین و نازانم چی باشترین ترێ لە کوردستانە هەیە بۆ معمەلێکی شەرابیتیانە بۆ معمەلێکی شەربەتی ترێتیانە بۆ معمەلێکی سرکەی باشیتیانە ئەوان نایەنێ حەز ناکەن حەزەکەن تۆ هەر دەمەدا چەقان بێ وانەکو زەڕەقۆتە تێکەن و تەواو. باشە کاک لاوەر ژووری بابلین بازرگانی و پیشەسازی سلێمانی بۆ ساڵی 2022 هیچ پلانێکتان هەیە بۆ باشترکردنی ئەم باڕۆ؟ بەڵێ بەس کەس جۆمان لێ ناگرێ ئەو پرۆژانی کە باسم کرد 2016 2019 ئەوە ئەم ساڵیش ئەدەی تێکەینەوە ئەی بێن بزانین کەس جۆمان لێگرێ ئومێدەکەین دارین دۆخەکە باشێت ئاسنی سارد کوتانەکەی و بەردەوامە ئومێدەکەینم جارەوانە بێت دەستخۆش وڵی یاخوا کەس وەکو من سەری دنیانەکە دەستەکان خۆش بێت سپاس دەستخۆش. دلاوەر علی سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە ڕاستەخۆ لێرە میوان بووی سوپاس سوامەتە بۆ سەرچاو بەخێر بێ.